ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بەدواداچوون دەکەین لەسەر بڕیارە تازەکانی ئیدارەی پارێزگای هەولێر سەبارەت وەک خۆیان دەڵێن بە پاکردنەوەی شار لەو جەنجاڵێکە لە هەندێک شەقامی سەرەکی شاری هەولێر هەندێک خەڵک بە مەبەستی دابینکردنی بژێوی ژیانیان جەنجاڵیەکی زۆریان لەسەر شەقامەکان دروست کرده بوو. ئەم کاسبکارانەی ئێستا دەیبینن دەڵێن بڕیارەکەی ئیدارەی پارێزگای هەولێر ئیدارەیەکە لە زەرەری ئەواندایە. دەڵێن ئێمە کەسابەتی دەکەین بە سەدان کەس ڕۆژانە بژێوی ژیانی خۆمان دابین دەکەین، بەڵام ئیدارەی پارێزگای هەولێر ڕێگری دەکات لەوەی کەسابەتی خۆیان وەک پێشوو جێبەجێ بکەن. کاکە سڵاوتان لێبێت. ئێوە ینی بانگی منتان کردووە دەڵێن کێشەمانەیە، کێشەکەتان چییە؟ کامەران ئێمە دەستخۆشی لە حکوومەت یاریێمی کوردستانەکەین لە جەناوی پارێزگاشەکەن. ئێمە وەکو کاسبکارانی زادی کۆیە، ئێمە کە کاسبکارین نازانم جەناوی پارێزگار بەڕێز کاک فرسەت سۆفی ئاگادار نییە، یعنی ئەو خەڵکی کە جەنابەت دەیبینی لێوێڕا ئەمە هەموو لەسەر شۆڵدەرین، هەتا یعنی ڕێی هاوڵاتیمان نەگرتوون مانگ و نیوێکە ئەمە بێ ئیش و کارن. ئەو خەڵکی کە لێرەیە کرێچیە، خەڵکێکی کەم دەرامەتە، خەڵکێکی نەبوونە، خەڵکێکی هەژارە لەو سەرزادەی کەسابەتی خۆی دەکا. مانگ و نیوێکە ئێمە ئەوە چوونە لای مەحافەزە ئێمە لەسەر ئەو شۆڵدەرە کار دەکەین، بەوەش مەمنونین کە لێوێ لێ بگەڕن کەسابەتی خۆمانکەن و ماڵ و منداڵی زادەتان نەگرتووە. ئەوەش زادەیە قوربان چوونەتە لای جەنابی قایمقام، ئەوە قایمەکانە عەفو کاکەڕان چونەتە ئەوێ ئیمزای کردووە دەڵێت چێتان ئەو عەرزەیە یعنی سەرۆکات شارەوانی گوت کاکە ئیشتان لە کرەمانیە لە قایمقامیە کاک سەدا بڕخسەت گوت لە قایمقامی ئەو عەرزەکە لۆمە یەک ئەفتەرێ دەرماندانە ئەمە چونۆکنیان گوت کاکە لێرەدا نییە. ئەو جارە چونۆکن کاک نەبەستی کاک نەبەست گوتی وەرەقە بنۆ خانکەوە ئەوە ناوەکان بە جوای موسە گوتی ئەوەندە ناوە زۆرە مستان لۆکەم کابرا لە چونە هاتیەوە لێ لەکردن گۆڕسپی دەفرۆشی گوتمان کاک نەبەست ئەمە ئاوێمان دەڵێ خەرچی بێگان نەشدێنە ناوێەوە کەسابەتی دەکات. کامەران گوتی ئەوە مام تاسیم لەگە مام تاسیم گوتی ئەمە ئاوێمان کردی وەخت خۆی سیپێن ئاوێمان کردی. ئێستا کێشەی ئەوان چێ دەڵێن پیس دەکەن شەقامەکە. ئاویەمان هەیە کامەران، ئاویەمان هەیە هەنەفەری ئاوی خۆی هەیە. دوای یەکەم ڕۆژ ئێکوانە هەموو کەپرمان نەبوو. کاک نەبەست سات گوتی کەپرەکان تێکدان، کەپرەکانمان هەموو تێکدا بەخۆی وعدی پێداین. گوتی یەک سارێ و هەڕاگرن. دوای پاش چەند کەسی وەکو ئێوە کەسابەتی دەن؟ زۆرە بەس لەو شەقامەی بەس لەو شەقامەی هەر سارێک ئەمە لەگە کەپرەوەی دانینە لەگەوەی دانینە دەمانە هیچ یەک سارێ ڕاگرین بە شانشلا بە سبەینانی دانین. بەس پێم بڵێن کاکە پێم بڵێن ئێوە کێشەی ئێوە زۆر جار یەک دەقیقە زۆر جار ئیدارەی پارێزگا دەڵێ کاکە تەجاوز لەسەر شەقام دەکەن زبلەکانیان ینی پاشماوەکانیان پاک ناکەنەوە. ئاویەمان کردی هەر هەموو ئاویەمان کرد بەخوای تەقریبان چل ئاویەمان هەبوو هەنەفەری ئاویەی خۆی ئێمە لەسەر زادەی نییە هەموو لەسەر شۆڵدەری هەموو نەبەست گوتیەمە ئەمن وەسی ئایم دێ مام تاسنی گوت مام تاسنی لەگەرما بوو بەدە ڕوپەی نەکرابێتم گوتی وەسی ئایم دێ وەسی ئایمان لۆ برد 35 ناو بوو گوتی ئەوە تەواو گوت لەکنە خۆمدانی لۆتان ئەو جێبەجێ دەکەم کاک نەبەست لە 25 ماجۆمە لەکنی یعنی ئێوە پابندن پاک و خاوێنی ئەو شەقامە بپارێت. کاکەمەران ئێمە پاک و خاوێنی شەقام 100% ڕایەگرین. هیچیشمان نایە لە حکوومەت نە پارەمانێ نە خانومانێ نە حرسمانێ نەسارە لێمان گەڕای خەڵکە فەقیر وەژارەکە لەسەر ئەو خۆڵە کەسابەتێک بۆ خۆی باشە کاکە حکوومەت دەڵێ لی دەگەڕێم بەڵام ئەمە بینایەوە دەکرێت تۆ ئەگەر خاوەن ئەو بینایە بێ ڕێگا دەدەی پێش خاوەنی ئەو بینایە هەر کاتی تەواو مسلمانە ئێستا سبێنێ برێ بڕۆن دەڕۆین بەس ئێستا با ڕێمان بدەنی ڕاگرین زارێ ئەوە لەوانێ بە چار ساریکە تەواو نەکرێت. ئێستا چەند ڕۆژە بێیشنەوە مانگە کونیوە ئەمانی پەرلەمان ئاگدارە بەڕێز کاگومەت خۆشناومان ئاگدارە بەڕێز جەنابی یعنی زۆر کەسمان ئاگدار کردوەوە کەس بە هەنا باشە ئێوە کەسابەتی چ دەکەن لێرە چ کەسابەتی دەکەن ڕسقی دەفرۆشن تەنیا بە قورعان نانفرۆش لێرانە بۆ لەبێ ئیشی لەبێ کاری لەبێ پارێ ڕۆژانە لە سێرە بۆ جەدەی لیدێ وەڵڵا عەفتەکەی کە مرد ناوی کەبار بوو برادەری خۆمام لێکوانە ڕادەوەستا خێزاندار بوو خێزاندار بوو قەرزار بوو لێریش بەڵام چێ دەڵێ بەمە بوو بۆ ڕووداوە لە خەفەتان کاکەمەران لە خەفەتان قەردار بوو هەموو ڕۆژێ ساحیب باشە ئێوە هەموو کرێچینە
هەموو گرێسینە بە زۆربەی هەرە زۆری قەرزدارە گرێسیە خەریکی خانیە باشە بەس من لەگەڵ قایمقام قسەم کردووە قایمقام دەڵێ ئێمە نامانێ ڕزقیان ببڕین بە هیچ شێوەیەک بەڵام ئەوان ئەو شوێنە شوێنێکی استراتیژیە یعنی سیماچی ناشرین بە هەولێردە شوێنێک دەستنیشان بکەن ئەو دەڵێ ئەو کاسبکارانە شوێنێک دەستنیشان بکەن ئێمە شوێنێکی فەرمیان دەدەینێ ئەو بۆ ڕاستی مانگەک و 20 ڕۆژە ئەمە دەینی و دەبا مانگەک و 20 ڕۆژە ئەمە دەینی و دەبا بەس قسەیە بۆ قورئانی ماکو بیست ڕۆژ ڕێکەوە کابرای دەینی ئەمە دەینی دەباتم دوو جار وەرەقەی بەم نۆ کردیە نوێ کردەوە گوتی وەرەقانە نۆ ناوەکان لۆ چاکە لۆم چاکردێ دوونێ گوتم کاکی ناباز گوتم ئاخیرۆ یەک ڕۆژکە بنام گوتم ئەوەی نانم ئەگە بجیرێ میان سیارەکەم بجیرێ بێمێرە دەنم نامۆکنێت و گوتی لۆ گوتم یەک مانگ و 15 ڕۆژ 20 ڕۆژم دەینی دەبێ دەری ئەوڕۆ ناوڕۆتان قسەلەکە بۆ تاین دەکەم یەکشەمەکەی ئەو لایلەکە بۆتان قسەی کرد وڵا گوتی دەکە بۆتان قسەم کردی ئەوە چارەکدان و دەبینەوە لە جێیەکی تەماشا ئەو خەرکەیتە یان بە تەمەنە یان گەنجەی شێ دەکات کامەرە حاڵش زۆر گەنجیشیە ئەو کاسبکارانی لەسەر ئەو زادە نەماون بەراوردیکەن بڕۆن لە باز دوکاندارەکان کیلۆیەک تەماتە لێرە بە 350 دیناریە بڕۆ لە دوکانەکان بە 750,000 دینارە کیلۆیەک پەتاتە لێرە بە 500 دینارە لە دوکانەکان بە 1000 لە قازانجی یعنی ئەوە ئێمە خزمەتێکە بە خەڵکی فەقیر وەژات بەس کێشە ڕاستە ئێوە نرخەکەتان جیاوازە بەڵام کێشەکە ئەوەیە ئەو بەرەی دەبینیت بینایەکە ئەو بەری بەنزیخانەیەکەوە سیماشامەتێکدا ساحب بینە عینە لەسەر و جادێ ئیش دەکاتن دەبزان بە دیلی چێ دوو مانگە دەمانێن و دەمان بە چەند ڕۆژە بێکارنەوە والله ئەو مانگەک 15 ڕۆژ دەبی تەسیری لە ژیان کردووە ئەرێ والله زۆریش ئەمە بە خۆمان لەسەر نەخۆشمێ ئەم دەزان نەخۆشمێ لە مارێ نەخۆشتێ نەخۆشمێ با مرد و کلێ ڕاوەستە علاج نییە سە پێ بچم بی بەمە خەستەخانەی پارە نییە پارەت نەماوە پارە هیچ پارەم پێ نیە ئێستا عالم بەرکم گەر بەخواان لەم مۆبایل زیاترم پێ نیە بێکاربوونی ئێوە هەر زۆر هەمووش نەگەرە من وێ هەموو تۆ وەزڵ چۆنە وڵی کاکەمرا وەزم چۆن بێ من ئەو زادەیە لێرە ئیش دەکەم گەنجێکی وەکو من ئیشی نانی تیری دەکەم 5,500 نانی تیری تۆ ئیشی چ دەکەی ئەم ڕستی دەفرێشم ئەی تۆ ڕسقا نانی تیری وەڵی ئەو مانگەی کرێی نەدەم دەرم دەکات ئەو 3,000م پێە ئەو لۆ کاک نەبەزی با تەمەشایکە قایم چەند دەکرێت 150,000 بە مۆلیدەوە 200,000 ناکرێمە یعنی ئەوە نێ سەرمایەت ئەوەیە ئەوی ڕۆژێش 500 نارم پێ و بە جەنابتم پیشاندا بتم بە ئاو دەم یان بە پاکەت دەم ئاخە بۆ بەخۆم یەکیان بەخۆمم کە لەو زادەی ئیش دەکەم والله منداڵێکی کەمەندامم هەیە 3,000 بردیتمە وڵاتی تورکیای ئەوە راپۆرتی دکتۆرە باشە کلیەکانی سستە هەردوو چاوێکی کۆرە بووە باشە ئەوەش راپۆرتی دکتۆرە والله بیلاوەتی لا ئەوە قەترەیە باشە ئەوە ڕسمی منداڵەکەمە ئەو قەترەیە نییە بکڕم نییە ئللا لە ئەڵمانیا لە فەڕەنسایە بڕی تێچووی قەترەکە 1400 ئیرۆ لێکی دۆ دەکات 16 وەرەقە باشە من کابرایەکی قوربەسەر ئەرکەکەم نییە لەسەر بە عارەقەی ناوچەوان عیلاج بۆ منداڵەکەم پەیدا دەکەم کەمەندامم 220,000 راتبمە 44,000 دینارم لێ دەبڕە خزمەتی پێشبەرگایەتی 176,000 وەردەگرم 150 بە کرێخانی دەدەم چەند دەمێنێتەوە 26,000 دینار والله وبالله لا ئەو کاسبیە نەکەم دەبێ بچم قەرد لە جەنابەت بکەم دزی لەوی بکەم قەرد لەوی بکەم نۆ سەرخێزانم کاکە نۆ سەرخێزانم بە نۆ قورئان کرێ چیمە یعنی پێتان وایە تەجاوزتان کردووە لەسەر بڵێ تەجاوزە گەر بنە بە حەقیبی تەجاوزە بەس ڕوومان لەکوێ بکەین کاسبی یەک نییە لە زیەک تەعینمان ناکەن ئەی چ بکەین ئەو ڕەش ڕووتا عالەمە چ بکەن یعنی ئەو شەقامە بۆ ئێوە گرینگە بۆمە گرینگەری وەڵڵاهی یەک ڕۆژ کاسبی نەکەین هێوارە چی بدەینە بۆ پێشت چکارت دەکرد وەڵام پێشمەرگە بوومە ئێستا تەقاعودی هێشتا تەقاعودم بە 480,000 بدەمە کێ هێش کابرا هیچی نەکردووە وەڵی 2 ملیۆن وەرەگریتن 2 ملیۆن وەرەگری بەس من 23 ساڵ ئاوەری ئێرانم هاتیمەوە خاوەن سێ برا شەهیدم حتا ئێستا دیەکەم ئاوەدان بێ من لە هەولێردارانیشم دیەکەشم هەموو کەس دەزانیتن کەس ناتوانانی بچیتەوە وێندەری کاکنەبەت پێشی گوتی وەرە ئاتوت شخصی خۆت عارەبانەی لێرەدانەکەە من هاواریشکە بەس کارم ئەوە گوتی مەخەرکە بەتەنی ناکەم گوتم بەتەنی نابی بەتەنی بۆ بکەم
ماوەیەک بەر لە ئێستا ئیدارەی پارێزگای هەولێر قایمقامیەت بڕیاریدا عارەبانچی لە ناو بازار نەمینێت ئەو بڕیارە باش بوو یان خراپ بەنسبەت دوکاندارەکان زۆر باش بوو لەوانەیە خەڵکێک بێ ئیشبیتن بێ کاسپی بیتن بەنسبەتوان خراپە بە زۆکو لە ڕووی ئەمنی لە ڕووی ڕێخستنەوەی بازارەکان زۆر شتێکی باش بوو کەسابەتتان باش و یان خراپ زۆریش باش بووە خەڵکێک بێکار بوو لەو مەسەلەیە بەڵێ خەڵکێک بێکار بوو بەڵام بازارەکان شێوازێکی زۆر ناشرینی هەبوو بە عارەبانەی خەڵکێک نەیدەتوانێت ینی ئەو ئافرەتانی داهاتنە لامان زۆربەی ئەمە دەرکەکمان هەیە لە کۆرانی هاتوچیان پێ دەکرد نیان دەتوانی بەناو بازارەکە هاتوچۆی بکەن عارەبانە ئەمە لەگەڵەوە نینە مەسەڵەن خەڵک بێ ئیش بیان لیان تێکچی ئەوە گوناحێکی گەورەیە بەڵام شێوازێک هەبیتن سیستەمەک هەبی ئەوانیش ڕێک بخا ئەگەر نەبی لۆ دوکانداری لۆمە زۆر باشترە بەڕاستی زۆر ئێستا بەم شێوەیە باشترە زۆر بازارمان باشترە خەڵکەکی زۆر دێ خەڵکەکەی شەرمی دەکردێتە بازار ینی شێوازێکی ناشرین ڕێگای هاتوچۆی نەبوو لە ڕووی قەلەباغیەوە ژن هەوە بەمەحەدەری ڕۆژانە دزی لێ دەکرا لەم بازارە بازارە ڕۆژانە لەبەر قەرەباڵغەکەی مەجال دەبلۆ دزی ڕۆشتن نەتەدانی نەفەر بەحتیادی خۆی بڕۆ بەڵام لەگەر ئەوشدا لایەنە خراپەکەی خەرکەچش بێ ئیش بووە باشە ئەو بڕیارەی کە دراوە پێشتر سەری دوکانتان سەرێک بوو ئێستاش گۆڕانکاری بەسەرداهاتوە گۆڕانکاری بەڵام وەکو لایانی دوکاندارەکان هەموو غەرامەی دەین یعنی پارەی دێنە شارەوانی کری دوکانێمان لەسرە کری کارەبامان لەسرە هەرچی عارەبان چێکانن شتیان زۆر هەرزان دەدەن دوکاندارەکە کری لەسرە ناتوانین بۆ سعرەی بداتن ئەو هیچ عارەبانەکە هیچ کری لەسەر نەبوو بەکەیف خۆ دەیفرۆشت لۆ بەسیتر لۆ نمونە شتێک بە هەزار بینا بە بازار ڕۆح بێژدا دوکاندارەکە ناتوانین لە بۆ 250 خێر ینی ژیانی بۆ ئێوە زۆر بوو زۆر بوو زۆر بوو بەڵێ باشە هەندێک جار دەڵێن ئەو خەڵکانە خەڵکی هەژارن عارەبانچیەکان و ینی بێکار بمینێنەوە ینی خراپە تۆ دەڵێ چی ینی لەسەر حیسابی جەنجاڵی شار من دەڵێم هەموو عارەبانجەکان حکومەت هەلی کار لە بۆ گەنجان لەگوێ داتن ئیشیان لە بۆ دەبێتەوە ئەو هەموو گەنجە هەمووی ساحب مال و منداڵە هەمووی ساحب خزم و کەسە بێ ئیش دەبینێتەوە ئەگەر حکومەت هەلی کار لە بۆ گەنجانە بگوێتەوە باشترەوە هەموو دەوڵەتی عالەم وایە ماوەک پێشستا هەر کەسە عارەبانەی بوو میزی درایە هەمان شش دووبارە بووە مێزەکان بکرێترا مێزەکان فرۆشرا هەمان کەس هاتۆ پێش دوکانەکان ینی کاسبکارەکان پابەندی ڕێنمایی و بڕیار نابن سێ بەشی دوکاندارەکانیشە برێونەرێ ئێستا تۆ دەڵێ چی تۆ دەڵێ چی من ئێستاوەکی گەنجەك برێن لێرکان عارەبانم ئێستا بێشم ماهاناتم نیە بابێ حکومەت جێک لۆم ببینتەوە لا خارج بمشکلم نییە بەس ئیشەکی لێ بکەم ئێستاوە بێژ دانیشتمە لە مارە چەند دەوی بێکاری وڵاو ماگەک دەبیتن من هەرەوە لێکوانە دێم دە سوڕە موجیشم نییە بێکاری بێکار میجیشم هەزاری وەچی من ئەی بەتەمای وڵایەوە چاوەڕێ حکومەت دەکەم بڕیارەکی بدە جێکم لێ مانەت هەیە ئومێدت هەیە حکومەت کە دەرفەتی کار بۆ ناوەڵە لە چی نییە نییە مێدم لە چی نییە دیار دەکەی زۆربەی زۆری دوکاندارەکان ئەم بەخۆم وەم نەکردووە خەڵکیش دەزانی خەڵکی شاهدی مەدەدەن و بنەماڵەکەمان بەڵام زۆربەی زۆری دوکان عارەبانەکانیان بەکرێ داوە یان بەڵێ یان بەسەر قوفرانە عارەبانی بە هەفتا وەرەقا بەسەر قوفرانە دایتە ئەوی خەڵکە ڕەشکەوایە بە تەنیا عارەبانچی خەتابار نییە دوکاندارەکانیش ئەو جەنجاڵیان بەتاکید هەموو دوکاندارەکان نا هەندەکەی ئەمن ئێستا دوکاندارم لێرکانە بە حیاتی بەکرێمەدە بەسەی بەکریدایە کەوای ئێوە لەگەڵ ڕێخستنەوەی ناو بازار شتێکی ئێستا ما ئێستا و هابیتن زۆر باشە و زۆر باشێکەش چێ دەبی غەرامە هەبیتن ئەگە غەرامە نەبیتن کابرا بۆ غەرامە نیە ئێستا هەیە زۆر باشە ئەو هابیتن لە خۆی بزیاد بێت ئێستا و دوو مانگ پێش ئێستا 100% بازار فەرقی کردیە بەڵام لەگەر ئەوەینە کاتی نەگەشتا دزی کەمتر بووە لێرکانە بە تەنها داوا لە شارەوانیش دەکەین یعنی ئەو هەبوو مەزروعەت کە جێ لە بازاری 6 سال براقی بوو خەڵک تەمەشا دەکە بازار چۆر دەبی پاشیوان بازارەکە دەشێوێت بازار نابینە جن دەستومە پێویستە بەتەنیا مراقی بە کوشتەک بێت و یەک براقیب دێم ئەو سەرپێچیکەیە تەسویری دەکەم ڕۆژی پاشتر دێم غەرامەکەش لێ دەکەم بە تەسویر بێنیشاندا یعنی یەک کەس دەتانی ئیشەکە عەلم کاتێ باکو خاوێنێکە زیاتر بووە ئێستا زیاتر بووە ئەمە زۆر کیفمان بۆ پاک و خاوێنێک دێتە سبەینان دێن بە تەواوی خاوێنی دەکەنەوە یعنی حتا پێش دوکانەکانیش خاوێن دەکرێتەوە بە تەواوی باشە کەوای ئێوە لەگەڵ ئەو جەنجاڵیە نین بە مەرجێک گەنجێکی وەکو ئەمە بێئیش نەبینێت بێئیش نەبێت دەبێت دەرفەتی کاری دەرفی کاتی بێت حکومەت دەرفەتی کاری بێتن بە نیزام مێزەکان مەتر تۆزیعکە ناو جادەی
ناجیری ئەو لای ناجیری ئەگەر ئەو بکرێتدا ئەو بێتن لەو بەرێدێتەوە ئەو دێتەوە پێش ئەوها ناکرێتن بەس بێ حکوومەت بێ بە نیزام مەتر تەوزیع کاتن هیچ مشکلەی نابی ئەمنیش بێژ نابم. تۆکو گەنجێک بڕیارەکانی حکوومەت بە نەهێشتنی جەنجاڵی چۆن دەبینی؟ ئەم پێشچ بە خێراتنی کەناڵ 24 دەکەم کە ئەمە زیاتر ئەو عملەیە دەست پێکرد لە زیاتر جەنجاڵی نامنی فراوانی دەکەوتە بازارەکان و بە شێوێکی گشتی ڕێخستنەی جوان دروست کرایە بەڵام بەلایەنش کەم بە تەماشای بکەین ینی خەڵکانێکی زۆریش بێ ئیش لێرە کاسبکار بووی؟ بەڵێ لێرە کاسبکار بووی من مێزت هەبوو؟ مێزمە بەڵێ چیت دەفرۆشت؟ با بجوون عەلە ئەو شتانم دەفرۆشت. بازارت باش بوو؟ بازار نەخۆی ئەن بژێ ژیانمان هەتا ڕادەچی دەڕۆی باش ئەم برێن دوو سارە خیندرم تەواو کردە مەساعد زانکۆ تەواو کرد؟ بەڵێ خیندرم تەواو کرد ئەندازیاری؟ مەساعد بەڵێ بەڵێ ئەندازیاری وانە؟ بەڵێ باشە ئەندازیاری مێزت هەبووە لە بازاری کووران بەڵێ باشە ئێستا حکوومەت دەڵێت جەنجاڵی نەمینێ چ دەکەی ئێستا؟ بەخۆی بەسەرەی عقل حکوومەت شعقی خەڵکەکەشە هەن حکوومەت ئێستا وەکو برێ یەکەکی وەکو من بوارەکمانە بۆ بڕەخسێنی ئەمە ئیشکەین لەسەر بێکار بوو ئێستا؟ بێکار بوومە هەن ئێستاگەر لە بواری خۆمان بەڵام ئەو برادەرانە دەڵێن حکوومەت شوێنی بۆ دابین کردن مێزیان بۆ دانان وایە؟ هەبوون جێگایان لە بۆ دابین کردن پاشانەکە ئەوانەی کە لەوێن دەرێکە مستەفید بوون هەر هەمان کەس مێزەکانیان ئەوەی فرۆشتی ئەوەی بەکرێدا یعنی لەولاش قازانجی کرد و لەولا ئەمە وەرم نەگرتە ئەم وەرم نەگرتێ زمانی منەوە شتە نەبوو کاکنە بەس برین ئاگدار لەو مۆزوعی قلقلەک وەریگرتی ئەوش لەگە زروفە چی بوو؟ لەگە زروفەتی وەرگرت ئەو شتە وەیە تا ڕادەچی بە زۆری شتێ مستەفید نەبووە وەکو ئەندازیارێک کە مێزت هەبووە دەڵێتە حکوومەت چی؟ وەڵای حکوومەت بوارەکەم لە بۆ بڕەخسێنی عنی پەرە بە ئیشەکەی خۆڕاستی بێکاری بڵێ بێکار چەندەری بێکار وەڵا لەگە وەزعی باشە تۆ چی دەڵێیت؟ ئەمە دوکاندارە دەڵێ کاکە عەرەبانچیەکان بازاریان لێ ئەمش دوکاندارم وەکوانە بەس ئەمە بازارێکی عامە ئەمە بە هیچ شێوەیە لە گەرەوەی دانێنێ و ئەوە مڵکی خەڵکە خەڵک پێدا بچی لێرە ئێستا کە مێز لەو بەر لەو بەر هەموو بووتە نافس ئەو دوکاندارە مێزی دادن ئەوی پشتەی برنتریە کرد ڕێگای هیچ ڕێگای نما بوو تاکێک فەرقی هەیە تاکێک فەرقی ئەمە بەعام دەرێ ئەوە میلەتێکی خەڵکێکی زۆر بێرەدا دێتن ئافرەتە ناتانی بڕوە ناتان ڕێگانی حالەتی وا هەبوو هەزار دزی و شتی خراپ و زۆر شتی خراپ لێرە ڕوودا ئەمە بە هیچ شێوێکی لەگە مێزی زۆر باش ینی دەستخۆش لە حکومەت دەکەین جوان و ڕێک و پێک و ئێستا کە بە بازاری شارستانی وەکو دنیایان دەچی ئەوە ئێرە وەکو شەماعەتیانە و ئەوانەی مێزیانەیە و ڕەدە من دەڵێ کاکە ئێمە کاسبیمان نبیناکە خۆ لە پێش دوکانی من لە ساقی من ناتانی لەسەر حەقی تۆ دەتەوێت ڕزق پەیداکەی ئەوە ئەندازیارە با حکومەت ئیشەشی لۆ بیتەوە لێ قەیم نیش بیتەوە ئەمیش عەز دەکەم چۆل بێرە ئەمیش عەز دەکەم ئێرە چۆل بی باهی کەس لێرن بەس ئەوە ئێستا من سێ ئەندازیارم هەیە لە ماری خۆم هەمووی لە مارێوە بێ ئیشن سێ ئەندازیار دەرماڵەوە حەزەکەی بێکارن وەرە مقابلەیان لەگە بکە بزانەوەی یان وەنیە ئەندازیاری مەدەنیمان هەیە لەسەر ئەو دوکانە لەسەر ئەو دوکای هەمووی دەبی ئەگە هەموو بێنە ناو دوکانەکەم جیان نابتەوە ئەم چیان لێکەم ئێستا دەکرێت تەنزیماتێک بکرێتن مەسەرەن هەم دوکاندارەکان مستەفید بن هەم عەرەبانچیەکان ئەوانەی عەرەبانچی حەقیقینە نەک ئەوەی دوکاندارە یان پێش دوکانی بەکرێدایە یان بخۆی دۆخەکە ڕازین رازین دوکاندارەکان ئەمە عەرەبانە ئەوە مشکلی حکومەت و مشکلی خۆیتە بەس ئەمن دوکانەکەم دە دەفتەر 20 دەفتەرم پێداوە یعنی ملکی خۆمە ناتانم عەرەبانە لێرە بێدا بنێتن دوکانم لێ بگری و بازارم سەفر دەبێتن. زەرەری ئەوانە چی بوون لەسەر شەقام کە سابەتیان بن؟ ئەوە چی بە تەحدیدمان نییە مەجێگاگەمە لە چەندین شوێنێ ئەو کارانەمان ئەنجام داوە ڕێخستنەوەی شارکە ئەوە بەپێی یاساش بەپێی ڕێنماییەکان ناکرێتن کەسانێک جادە داگیر بکەن یا خوشوستە داگیر بکەن جێگای کار و کاسبی دیارە شوێنی خۆی هەیە دەبی ئەو کەسێک کاسبی دەکە هەوڵ بدەکە شوێنێک بۆ خۆی بدۆزێت بڕیارەکانتان بۆ هەموو شەقامێکە یان چەند شەقامێکی دیارە ئێمە لە زۆر جێگا ئەو کارەمان ئەنجام داوە دەستمان پێکردووە بازاڕی قەیسەری پێش ئەو شەقامی با بڵێن سیروانی پێدەنێن هەروەها
دەوروبەری قەلات فکەی شێخ مستەفا بازاری کوران کە گلەیەکی زۆر ڕۆژانە لە خەڵک بۆمان داهاتکەوە ئەو بازارە بە کەلک ئەوە نەماوەکە خەڵک ڕووی تێبکە بە تایبەت ئافراد لەبەر زۆری مێز و ئەو مێز و عارەبانانە ئێمە بە دوواداچوونمان کرد لە کوران دوکاندارەکان زۆربیان دەستخۆشیان دەکرد بەڵام بەشێکی زۆریش لە کاسبکارانی عارەبانچی مێز دەیانگوت بێکار بووینە بەخۆت کە هەر کارێک دەکەی لە سەرەتاوە کە بڕیاری لێ دەدەی دەبی بەرژەوەندی گشتی ڕەچاو بکەین ئەگەر زانیت ئەو کارە لە ئەنجامدا نەتیجەکەی با بڵێن لە بەرژەوەندی گشتیدایە هەلبەتە دەبی ئەنجامی بدەیت خۆت باز لەوە دەکەی کە دوکاندارەکان ڕازینە بەو کارە ئێمە ئەوەی گرنگە خەڵکەکەیە خەڵکی گشتیە زۆربەی زۆری هاوڵاتیان هەموو هاوڵاتیان بەو کارانە ڕازی بووینە دەستخۆشیشیان کردووە و جێگای ڕەزامەندی بڕیارەکان لە قازانجی بەرژەوەندی گشتی و سیمای شار بووە بەڵام بۆ ئەو کاسبکارانە یەکێکیان دەڵێ من 30,000 دینارم هەیە هەڕێک ناوی تۆ دێن دەڵێ کاک نەبەز من سەریمان کڕیخانی چۆن بدەم ینی سەردانی ئێمەیان کردووە ئەوانەی کە باسییان دەکەی ئەوانە پێمان گوتونە کاسبی خۆتان بکەن بەڵام نەک لەسەر شەقامێکی سەرەکی یاخود نەک بەو شێوەی کە فەوزایەک دروستبی هەولێر خۆی چەند شەقامی سەرەکی هەیە ئێستا ئەمە وەکو نمونە سەر شەقامی کۆیە باز بکەین ئێمە با بچن لە شوێنی تر کار بکەن بە ئۆتۆمبیلەکانیشیان با بگەڕێن با بوەستن بەڵام نەگڕێی لە خەڵک بگرن ئێوە لەسەر شەقامی سەرەکی ئێمە شەقامی سەرەکی بە پێی ڕێنماییەکان بە پێی یاساکانیش زێدەڕۆی پێشووتر هەمووی دوکان دروست کرابوو لەو شوێنە کڕین و فرۆشتنی پێدەکرا ئەگەر ئێمەش دەستەوەستان بۆستین و ئیزراعات وەرنەگرین ئەمە بە پێی یاساکەم تەرخەمین لەو حاڵەتەدا کەسانێک کە کڕین و فرۆشتن بە مولکی گشتی بکەن بۆیە ئێمە ئاگداریشمان کردنەوە کەەوە پێویستە کاسبی خۆیان بکەنەوەوانە کە سەردانی ئێمەشیان کردووە ئێمە ڕێگریشیان لێ ناکەین بەڵام ڕێگەیان پێ نادەین لەو شوێنانەی کەەوە زەرەر بە بەرژەوەندی گشتی دەگەینی سیمای شار تێک دەداتن شەقام دەگیرێتین ئەمە حالەتە بووە حالاتی ئێمەرجنسی بووەکەوە خەڵک بریندار بووە باوەڕ کە لەو شوێنانە کە بەڵگە کەیسمان لە بەردەستیدا بۆ نمونەمان هەبووەکەوە خەڵک جانی لەدەستداوە لەبەر ئەوەی کە خوینی زۆری لەبەر ڕۆیە نەیتوانێ بگاتە مستەشفا بۆیە ئەوە ئەرچی ئێمەیە دەبێ ئێمە شەقامەکان بکەینەوە لە کاتێکدا ئێستا کێشەی سەرەکی هاوڵاتیانی شاری هەولێر ئەو قەرەباڵغەیە کە لە شەقامەکان هەیە کە دەچی بۆ گەڕەکێک بۆ بازارێک لە شوێنێک کەمی پارکە زۆری ئۆتۆمبیلە ژمارەیەکی زۆر یەکجار ئۆتۆمبیل لە ناو شاری هەولێرەیە بە تایبەت لە کاتی ئێوە ئەگەر لەسەر شۆستەکەی خۆیان کار بکەن ئاساییە شۆستەش وا حساب دەکرێت کە زێدەڕۆیە لەسەر شۆستەش کاری خۆیە و ڕاستە و احتیمال لەسەر شۆستە کارەکەی خۆی دەکاتن بەڵام خۆ ئەو مشتریانەی کە با بڵێن ئەو کڕیارانەی کە دێن چارەسەر یان ڕێژەی بێکاری زیاد ئێمە مەسەلەن بازاری قەیسەریمان کەوە چۆل کرد ئەو هەموو مێز و عارەبانە ئێستا بازاری قەیسەری ئێمە شانازی پێ دەکەین کە بازارێکە بە جوانترین شێوە بە تایبەت پاشی ئەوەی کە نۆژەن کراوە خۆی نیشان دەدا میوەوانە بیانیەکان کە دێن دەچنە ئەو بازارە باڵێن تام و چێژێکی تایبەتی خۆی هەیە بازاری قەیسەری تایبەتمەندی لەلایەن خەڵکی شاری لێرێ ئێمە وەکو نمونە بوو بینیم کە ئەو خەڵکە لەوێ کاریان دەکرد کە لەوێ لاماندان لە جێگایتر شوێنمان بۆکردنەوە حاڵەتی تریشمان هەبووە بەڵام ئەو کاسبکارانەش کە داوا دەکەن ئەوان مافی خۆیتیان کە داوا لە ئێمە بکەن شوێنیان بۆ دابین کرێ بەڵام ئەو مافەشیان نییە کەوات بڵێن ئللا لەو شوێنە کار دەکەین کە شوێنێک بی مافی هاوڵاتی بیتن کەس بووینە مافی هاوڵاتی چارەسەریان بۆ دەکەن ئێمە چارەسەر ئێمە پێمان ڕاگەاندونەوە با بچن کاری خۆیان بکەن لەبەر ئەوەی ئەوانە وەکو مێزی ژنیە ئەوانەی با بڵێن بۆ نمونە ڕێگای کۆی ئەوانە ئۆتۆمبیل ئێستا زۆربەی زۆری گەڕەکەکان دەبینی ئەو ئۆتۆمبیلانەی سەوزە و میوە و شتیوا دەفرۆشن لە کۆڵانەکان دەسوڕێنەوە ئەوەش کێشەیەکی ترە هاوڵاتیان زۆر جار گلەیی دەکەن سکالا دەکەن کەوا دەنجی ئەو ئۆتۆمبیلانە ئەو با بڵێن
ئەو مۆسیقایانە و ئەو شتانەی کە خەڵک پێ ئاگادار دەکەنەوە ئەوەش بوویتە هۆی بێزارکردنی خەڵک بۆیە ئێمە دەبی بەڵانسەکە ڕابگرین ئەو کەسانەش کاسبی خۆیان بکەن ئیشی خۆیان بکەن و بەڵام مافی هاوڵاتیش پارێزراو بی کە ئەوە شوێنیان بۆ دابین دەکەن یاننا ئێستا ئەوان دەتوانن کەسابەتی بکەن یاننا ئێمەگە مەسەلە شوێن بی دەتوانی شوێنیان بۆ دابین بکەن بەڵام ئایا ئەوان بەو شوێنە ڕازینە ئایا ئەو شوێنەی بۆیان دابین دەکەین هاوڵاتی یاخود کڕیار دەتوانی بگاتە ئەو شوێنە کێشەکە لەوەدایە بۆ ئێمە پێمان گوتینە ئەمە دیراست دەکەین لەگەر شارەوانی بزانین ئەوانەی کە هەنا ئەگە گۆڕەپانێکەبی بەڵام ئایا لە ئەنجامدا نەجاحەتدەینی ئەو هەنگاوە ئایا خەڵکانێک دەچنە ئەو گۆڕەپانە لەبەرەوەی بازاری تر هەیە ئەوان دەیانەوێت لەسەر ڕێگای هاوڵاتی بی هاوڵاتیش دەیەوێت زۆر خۆی ماندوو نەکاتن کە دەستەوە ماڵەوە ئۆتۆمبیلەکەی ڕاگری و لەسەر ڕێگا ئێوەش دەبیتە هۆی جەنجاڵی ئەمە ڕێگا بەو جەنجاڵیە نادەین ئەجینا ڕێگا بە خەڵک دەدەین کاسبی بکەین نمونەشمانەوەی ئێستا دەچینە ناو بازار بە هەزاران مێز و عارەبانە خەڵک کاسبی دەکاتن کە هەر هەمووشی لەسەر شۆستە و شەقامەکاندانە بەڵام بە شێوەیە کە ڕێک خراونەوە ئێمە نەناو بازاری و زۆر شوێنمان ڕێک خستوتەوە چەند شوێنێکی کەم ماوە وەکو شەقامی مۆبایلان ئەوەش بەرنمەیەکیان بۆ دادەنین بۆ ئەوەی کە شوێنێکیان بۆ بدۆزینەوە بەدیلێکیان بۆ بدۆزینەوە لەبەر ئەوەش وەستاوین تاکو ئێستا ئەوانمان هەڵنەگرتەوە. بەشێکی زۆر لە کاسبکارانی سەرشەقام دەڵێن بڕیارەکانی ئەم دوایەی حکوومەت زیانی بە ئێمە گەیاندووە لەبەر ئەوەی بێکار بووینە ناتوانین کرێی خانومان بدەین بژێوی ژیانمان کە ڕۆژانە لەسەر شەقامەکان دەستمان دەکەوت بۆ خێزانەکانمان پەیدا بکەین بەڵام حکوومەت ڕایەکی دیکەی هەیە دەڵێت جەنجاڵیەکان کە لە ڕابردوودا تا ڕادەیەک چاوپۆشی لێ دەکرا لە ناو سنتەری شار لەسەر شەقامەکان ئەگەر لە کاتێکدا قازانجی بۆ بەشێک لە خێزانەکان هەبێت بەڵام لە کۆتادا زیانی زۆری بۆ بەرژەوەندی گشتی و سیمای شار هەبووە ئەوان دەڵێن ئێمە سۆزمان بەو کاسبکارانە داوە کە نامانەوێت بێکار بمینێنەوە لە داهاتووشدا کێشەی ئەوان بە یەکجاری بنە بڕ دەکەین ئێمەش چاودێری دەرفەتی کار و چارەسەرکردنی کێشەی ئەو کاسبکارانە دەکەین و لە داهاتوش دەرەنجامەکان دەخەینەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.